لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران زیاتر لە 1100 شوێنی شوێنەواری هەنا کەوا ساڵانە دەستدرێژیان ئەکرێتە سەرێ لەلایەن هاوڵاتیانەوە. ئێمەش وەکو بەڕێوەبەراتی شوێنەواری سۆران ئیجراعاتی یاساییان بەرامبەر ئەگرینە بەر هەم لە ڕێگەی دەستگا ئەمنیەکانەوە هەم سکاڵیان لە دشتۆمارەکەن لە ڕێگەی دادگاکانەوە. لە ئێستادا لە سنووری ئیدارەی سۆران 4 شوێن هەنا کەوا دەستدرێژیان کراوەتە سەر. ئێمەش سکاڵامان لە دژی ئەو کەسانە تۆمار کردووە. زیاتر ئەو دەستدرێژانی کەوا کراونەتە سەریان بەهۆی ئەوەوە بووە کەوا چەند باخچەیەک لەو شوێنانەوە نێزیک بووینە. ئەو هاوڵاتیانە باخچەکەی خۆیان فراوان کردووە یاخود بیرە ئاویان هەڵکەناندووە لە شوێنەواریەکان. بەڵێ جگەلەوەش بە دوای ئەوە پارچە شوێنەواریەکانەوە بگەڕێن کەوا بزانن ئەو پارچانە تا چەند بە نرخن و سوودی لێوەربگرن. جگەلەوەش کەوا هاوڵاتیان تەزویر ئەکەن بە پارچە شوێنەواریەکانەوە کە ئەیفرۆشنەوە بە نرخێکی گرانتر. ئەمەش بە هەمان شێوە سکاڵامان لە دژی ئەو هاوڵاتیانە تۆمار کردووە. تەنها سکاڵایەکمان هەیە لە دادگای سۆران کەوا دەستدرێژی ئەوە تەزویری شوێنەواریان کردووە. شوێنەوار یەکێکە لە گرنگترین ئەو بنەمایانەی گەشتیار بۆ لای خۆی ڕاکێشێت. گەشتیارێکی زۆر گرنگی بە بینینی ئەو کەلوپە لە مێژوویانە یاخود ئەو شوێنانە داتنکەوە مۆرکێشی مێژووی و نیشتیمانیان هەیە. ئەو گەشتارێکەوە سەردانی ئێمە زیاتر ئەو گەشتارێکە بۆ تەرفیهی بۆ خۆش بەسەربردنی کاتەکانی دێ. بەڵام لە پاڵ ئەوەش ئێمە کۆمەڵێک گروپاتی ئەوڕۆپی هەیەکەوە زۆر گرنگی بە مێژوو بە شوێنەواردن سەردانمانەکەن بۆ پێیەکەوە ڕواندز پایتەختی میرنشینی سۆران بووە. چەندین شوێن و کەلوپەلی ئەو سەردەمی لێمەوە بۆ نمونە ئێمە لە ڕواندز تۆپی وەستاڕەجەبمان هەیە، هەروەها کۆنگرەکانی شەمام، هەروەها لە دۆڵی ئاکۆیان جۆگە و قەڵای پاشای گەورە ماون کە ئەمانە ئەهەمیەتێکی تاریخی و ئەسەری زۆر گرنگی ئەم وڵاتەن پێویستە احتیفازی پێ بکرێتن بەڕاستی و نۆژەن بکرێتەوە بە شێوەیەکی وە کەوا سرنجی گەشتیاران بەلای خۆیدا ڕابچێشت. ئەمەوە ئاکاتن کەوا گەشتیارێکی زۆری بیانی بۆ بینینی ئەم شوێنەوە بۆ بینیم تاریخە جوانی ئێمە سەردانمان بکەن. بەتەکید شتێکی زۆر ناشرینە دەستبردن بۆ شوێنە ئەسەری و بۆ شوێنە و شوێنانەی کەوا مۆرکێکی مێژووی و نیشتیمانیان هەیە. بەڕاستی داواکاری لەلایەنی پەیوەنددار بە باشترین شێوە بێتە سەرخەت بۆی ڕێگری بکرێت لە شێواندنی ئەو ناوچە شوێنەواریانە و هەروەها دەستکاریکردنی و کەلوپە لە شوێنەواریانە.